رانیده کس نتانه مده بشاله خدا قبول نکه ئەوە هاواری بنەماڵی ئەو 5 کەسن کە ئەوە 10 ڕۆژە بێسەر و شوێنن. دانیشتوانی گوندی کوورانی ناوچەی سۆمای برادۆستی ورمێ لە یارمەتی حکوومەتی ئێران و تورکیا ناومێد بوونە، هەر بۆیە ژن و پیا و گەورە و بچووک بەو شاخانەوەن بۆ ئەوەی لانی کەم تەرمی کەسەکانیان بدۆزنەوە. ئەو 5 ڕۆژە 5 نەفەیمە بڕانی دەنا هەر ڕۆژی کومکی دەنە سەرمە دیجا بزەورە تەکنۆلە ئیرۆن دیجا بزەورە هەنا نۆزە کۆنسەرۆزی هەنا کی دەیخۆن خودی چۆخی چنگندی هەبوو نۆچوون دەکەن جی تێکۆژی ئەم بچن سەر دەکەن دیجا وڵا قاقولە تێکۆی هەمە قڕکە ئیترە ما قڕکە بچ جانۆزی خوا دەیخەدۆ. ئەوە 10 ڕۆژە 5 کەسی گوندی کووران لە سنووری ڕۆژهەڵات و باکووری کوردستان دیار نەماون. ئەوان لەو سنوورە خەریکی کۆڵبەری بوونە، بەڵام لەگەڵ هاتنی ڕەنووی بەفر لەو شاخانە ئەوانیش ون بوونە. حکوومەتی ئێران یارمەتیان ناکات و هێزەکانی سنوور پارێزی تورکیاش هەڕەشەی تەقەکردنی لێکردوون. چیۆدە ماجبوون خودی مامۆستا ڕوژی دۆنگی دکە گۆزیی پێنکۆە داڵاتجی ناکە گۆزی دکە گۆزی دچن پێنکۆە داڵاتۆمە ئیلۆنی هەمکۆیۆ مانۆکەنۆ بجات تێکۆ ئا 5 نەفەیەونی و 5-6 ڕۆژە بنڕانیدا دۆی دگی خوشکادگی 6-7 مۆلک نامی بارونی زاوتکن کەس ناسی زاوتکە ئەو خودی دۆغۆزۆمە ئەوە فەقەت دۆغۆزۆمە ئادالەتۆمە ئیلۆنی ئیسلۆمی کومەکی بداوەن ماوەی مابن بافی دایخە. گوندی کووران 300 ماڵی تێدایە و زیاتر لە 1000 کەسی تێدا دەژیت. ئێستا 5 کەسی ئەو گوندە کە تەمەنیان لە 18 بۆ 37 ساڵیە لە پێناو پەیداکردنی بژێوی ڕۆژانەیان لەو کێوە ئەستەمانە کۆڵبەریان کردووە، کەچی ژیانیان لەسەرداناوە و چارەنووسی تەرمەکانیشیان دیار نییە.